لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 204 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازی سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. للفقراء الذين أحصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم لا يسألون الناس إلحافا وما تنفقوا من خير فإن الله به عليم. بەڵ خۆشەویستان وەکو لەوانەیە ڕابردوو بە کورتی لە خزمەت ئەواتەدا بووین کەوا خوای گەورە باز لەو کەسان دەکات کەوا بەڕاستی ئەهلن پێیان ببەخشی. ئەوجا دەفەرمی چێن ئەو کەسانە ئەو فەقیر و نەدارانن کەوا ئوحصروا فی سەبیل الله. ئیتر یەکەم کەس وەکو لە تەفسیرەکان باسن بۆ هاجرین بوون بەڕاستی ئەوانەی کەوا لە پێناوی خوای گەورە کە هیجرەتیان کرد بەڵام نەیان دەتوانی کار بکەن. ئوحصروا فی سەبیل الله و بە تایبەتی ئەوجا لە دوای زیری سەحابە و هەتا ڕۆژە قیامەتێش وەکو زانان دەفەرمون ئەو کەسانن کەوا ئوحصروا فی سەبیل الله واتە لە پێناوی خوای گەورە حەسر بووینە. لە پێناوی خوای گەورە حەسر بووینە ناتوان کار و کەسابەت بکەن. لە پێناوی خوا فی سەبیل الله مستەلەحێکی عامە. لە پێناوی جیهادکردن لە پێناوی خوا، لە پێناوی دەعوە لە پێناوی خوا و بانگەوازکردن لە بۆ لای خوا سوبحانه وتعالە، لە پێناوی هەر کارێک بی کەوا کاری ئیسلامیە و هەڵگرتنی خەمی ئیسلام و مسلمانانە. کەسانێک کاتێکەوە خۆیان تەرخان کردیە، خۆیان تەرخان کردێ نەک وەکو خەڵکی لە بۆ دینار و دنیا و لە بۆ شتی تر نەخێر. کەسانێک خۆیان یەکلا کردیتەوە لە بۆ خوا خەریکی کار و دعوە و بانگەوازی ئیسلامین. بەڵێ ئەسڵ وایە بەڕاستی وەکو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام کەوا شیعاریان ئەوە بەقول لا ئەسئەلوکم عەلەیه من ئەجر. بەڕاستی داوای ئەجر و پاداش لە خەڵکی ناکەن. داوای ئەجر و پاداش لە خەڵکی ناکەن هەتا بکرێ بەخۆی مەزدەرەکی ڕزقی هەبووە، بەخۆی وەزیفەیەکی هەبووە، بەخۆی کارێکی کردیە. ئیتر ئەسڵ وایە دوعات و بانخوازان و مجاهدین و هەموو ئەوانی کەوا لە پێناوی خوا خۆیان یەکلا کردیتەوە دەبی شتێک بکەن، بەڵام دەبی باقی مسلمانانی دیکەش ئەوانی کەوا خەریکی کار و کەسابەتن ئاگاداری ئەو سنفەش بن. خۆ ئەوانش چیان لەوان کەمتر نییە ئەگەر ڕوو لە دنیا بکەن، لەوانەیە توانای زیاتریشیان پێبی، بەڵام ئەوان تواناکانیان هەموو لە پێناوی خوا سەرف کردیە. تواناکانیان هەم لە پێناوی خوا سەرف کردێ و لە پێناوی خوا حەسر بووینە. ناتوانن ئەوان وەکو باقی خەڵکی دیکە کار و کەسابەت و بەو شێوەی تیجارەت بکەن وەکو خەڵکی دیکە تیجارەت دەکات. کەواتە ئەو نەدارانەی کەوا لە بەرچی نەدارن ئوحصروا فی سەبیل الله حەسر بووینە لە پێناوی خوای گەورە سوبحانه وتعالە، حەسر بووینە لە پێناوی گەیاندنی دینی خوا بە هەر شێوازێکەوە لە سونە و سیرەی پێغەمبەر داهاتێ صلی الله عليه وسلم. لا يستطيعون ضربا في الأرض ناتوانن بەو شێوەی هاموشۆ بکەن وەکو باقی خەڵکی دیکە لە دوو تیجارەت و لە بۆ کار و کەسابەت و وەزیفەی هاتشۆ دەکەن. ئەوان ناتوان بەو شێوەی لەبەرەوەی ئوحصروا فی سەبیل الله لەبەرەوەی حەسر بووینە لە پێناوی خوا. يحسبهم الجاهل أغنياء. کەسی جاهل واتە الجاهل بحالهم، کەسی جاهل کەوا ئاگاداریان نییە، نایان ناسی، شارەزایان نییە، وا تێدەگا ئەوانە دەوڵەمەندن. لەبەرچی من التعفف لەبەرەوەی عیزەت نەفسیان هەیە، ئەوانە پرسیار ناکەن، سوال ناکەن. کەسێک کەوا نایناسی وا تێدەگا دەوڵەمەندە، لێ داوا ناکاتن سبحان الله. بەڵام تعریفهم بسیماهم، تعریفهم بسیماهم. بەڵام ئەتو یا رسول الله صلى الله عليه وسلم و لە دوای پێغەمبەر خاص مسلمانانی ڕاستەقینی ئەوەی کەوا فراستیان هەیە. فراست ئەو کەسەیەکەوە ينظر بنور الله، بە نوری خوا تەمەشای کەسانێک دەکا و دەیانخینیتەوە و دەیان ناسی. ئیتر تعریفهم بسیماهم، بە نیشانەکان دەیان ناسیەوە کەوە ئەوانە محتاجن، بەڕام قسە ناکا، محتاجە
بەڵام قسە ناکات و بەڵام کەسێکی جاهل کەسێکەوە فیراسەتی نییە کەسێکەوە بە نووری خوا تەماشا ناکە بە دەوڵەمەندی تێدەگا سوبحان الله بەڵام ئەو کەسێکەوە فیراسەتی هەیە و بە نووری خوای گەور تەماشا دەکات تەماشای بکاتن دەزانی ئەو کەسە محتاجە بەڵام عزت نەفسی هەیە و داوا ناکە تەماشای بکات تەماشای ماڵ و منداڵی بکات تەماشای ماڵی بکات تەماشای ئیتر ئەگەر مەبەستی کەسێک مەبەستی خوابی تەماشای مقابلەکەی بکات دەزانی هەڵی دەسەنجێنی زۆر مهمە ئەو کەسە بناسی تعریفهم بسیماهم لەبەرەوەی ئەوانە ئەهلن لە بۆی کوا پێیان بەخشی لا يسألون الناس إلحافا ئەوانە داوا لە خەڵکی ناکەن وەکو زانان دەفەرمون لا يسألون الناس إلحافا واتە پرسیار لە خەڵکی ناکەن و ئیلحاح ناکەن سوال ناکەن دەستپان ناکەنەوە ئیلحاح لە خەڵکی ناکەن هەندێک لە زانان دەفەرمون واتە ئەگەر زۆریش محتاجبی داوا دەکا بەڵام ئیلحاحیش ناکە لە داواکردنەکەی وەکو کەسانێکی دەرۆزەکەر کە دێ وازت لێنانی و یەخەت دەگری بم دەی لە ڕاهی خوای دەی نا ئەگەو داواش بکە زۆر محتاجبی ئیشارەتێک دەکا ئیلحاح ناکە بە هیچ شێوەیەک ئیلحاح ناکە هەندێک دەفەرمون واتە لا يسأل الناس إلحافا بە هیچ شێوەیەک ئەوان داوا ناکەن ئەسڵەن داوا ناکە صفەتی ئەو کەسە ئەو هایە وما تنفقوا من خير فإن الله به عليم هەر شتێک لە پێناوی خوا ببەخشی هەر شتێک لە پێناوی خوا ببەخشی فإن الله به عليم بەتەکید خوا پێ ئاگادارە ئەو کەسەی کەوا ئەوە مواصفاتیتی کاتێک ئەو پێی دەبەخشی ئەسڵ وە مادەم ئەوەندە بە عیزەتە ناوی لە پێشتاوی خەڵکی پێی بدەیتەوە ببیتە مایەوەیکەوە پێ بریندار بی حتمەن دەبی بەنهێنی بیدەیە کە بەنهێنیش داتێ لەوەی مەترسێک کە خوا پێ نازانێ هەر شتێک ببەخشی من خەیر منەکە لە بۆ ئەوەیکەوە کەم بیان زۆر بی کەم بیان زۆر بی ئەوە بە تەکید خوای گەورە پێ ئاگادارە و پاداشت دەداتەوە لێرە چەند حەدیثێک لەسەر ئەو تەفسیرە و ئاەتەوەکو لە تەفسیرەکان هاتەوە حەدیثێکەوە ئیمام بوخاری و مسلم و نەسائی ڕواتیان کردی ئەبی هورەیرە خوای لە ڕاست دەجێڕتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ليس المسكين بهذا الطواف الذي يطوف على الناس دەفەرمی مسكين فەقیر ڕاستەقینە نەداری ڕاستەقین ئەو کەسەنێک کەوا دەگەڕێ و دەسوڕێ لەسەر خەڵکی و لەولا و لەولا دەپاڕێتەوە دەرۆزەی دەکا فترده اللقمة واللقمتان والتمرة والتمرتان ئیتر هیوا هەیە پارۆک دوو پارو قندنکە خورمایەک دوو خورمای دەدرێتەوە دەڕوا ئەوە هەو نییە بەڕاستی ڕاستە ئەوەش بیدەیە لەبەرەوەی بە تایبەتی وەکو زۆربەی فەقیرەکان ئیستیغلالی ئەو نقطەی دەکەن کەوا دەڵێن لە ڕاهی خوای بماندێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەسێک من سألکم بالله فأعطوه ئەوەی گوتی لە ڕاهی خوا شتێکی هەر بدەیە لەبە خاتری کەوا گوتی لە ڕاهی خوا بەڵام مهم ئەوە هەو نییە کە بەڕاستی ئەسڵ وانییە کەوا هەموو سەدەقەی خۆت بدەیەوەی و زەکات خۆت بدەیەوەی نا قالوا فمن المسكين يا رسول الله يا رسول الله مسكين حقيقي چێیە کەوا ئەسڵ وایە ئێمە پێی بەخشین قال إن المسكين المتعفف واتە مسكين ئەو کەسەیەکە متعففە داوا ناکە خۆی پاراسی لە داواکردن الذي لا يجد غنى يغني شتێکی وای نییە کەوا بەشی بکە ولا يعلم الناس حاجته فيتصدق عليه ولا يعلم الناس حاجته فيتصدق عليه وخەڵکیش پێی نازانن تەواکو پێی بەخشن ولا يقوم فيسأل الناس بەخۆشی ناچی داوا بکە لە خەڵکی أو زاد فن واقرأوا إن شئتم ده أو أتبخين وجدتان للفقراء الذين أحصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم لا يسأل الناس إلحافا كما تبرع سعين في أو حقا أو كسي كوا أهل بي ببخشي وهروها درباري بارانا ولا خلتشيش عين الحديث كوا إمام البخاري ومسلم رواية كريدة فرمي ابن عمر خواي ولا خوي باب رازيبي دفرمي پیغمبر صلی الله علیه و سلم فرمووی ما يزال الرجل يسأل الناس تماشاك يعني او كسيكوا وكل آيات كباس كرد لا يسأل الناس إلحافا براستي برسياكن سوالكن الإسلام شتشي زور خرابة تفرمي ما يزال الرجل يسأل الناس بردوام إيواه هر داوا لخلشي دكا ودروسة دكا حتى يلقى الله يوم القيامة وليس في وجهه مزعة لحم سبحان الله إيواه هر داوا دكا لخلشي حتى روج قيامة حتى وكو روج قيامة كدقريتو بردستي رب العالمين ليس في وجه مزعة لحم سنگ گوشت يقلد مساوي نمايا كلنا خوش من دلين
ئەو کەسە چاوڕووی نامینێ کاتی هیچ جاهی نامینێ لای خۆی هیچ قیمەتی نامینێ لای خۆی گەورە سوبحانه لەوەندە داوا دەکەی وإذا سألت فاسأل الله داوا لە خوا بکە سبحانه وتعالى ئیتر ئەو کەسەی ئەوەندە داوا لە خەڵکی دەکا دەگەڕێتەوە لای خوای گەورە ڕۆژ قیامەتێ چەنگە گۆشتێک لە ڕووی نەمایە خوا پەناماندا لە حەدیثێکە کە ئیمام مسلم و أبو داود رواياتيان كري أبي مسلم خولين دجرته لعوف كرمالشي أشجعي تفرمي كنا عند رسول الله صلى الله عليه وسلم تفرمي إيما لخزمت بيغمبر صلى الله عليه وسلم 9 أو 8 أو 7 نو كزبنيان هش كزبنيان حفت كزبون فقال ألا تبايعون رسول الله بيعدنا رسول الله وكنا حديث عهد ببيعة قال إيماش براسنا ما دزاني بيعتيا فقلنا قد بايعناك يا رسول الله ما يا رسول الله إما بيعت ما دايتته ثم قال ألا تبايعون رسول الله ديسان فرمي بيعدنا رسول الله فقلنا قد بايعناك يا رسول الله ديسان فرمي ألا تبايعون رسول الله قال فبسطنا أيدينا وقلنا قد بايعناك يا رسول الله فعلى ما نبايعك يا رسول الله لزاري سيام دلي مش قتمان يا رسول الله بيعت من دايتته فرمو ديسان بيعت الدين لسرتي بيعت الدين يا رسول الله قال على أن تعبدوا الله ولا تشركوا به شيئا بنداتي لبوزاتي الله بكن شريك لو بيدانكن وتصلوا الصلوات الخمس بينز نوجكتان بكن وتسمعوا وتطيعوا وهروها سمع طاعتان هبي لبو جوري إيمان داران وأصر كلمة خفية وهروها كبابلين شتيشي دي كي بنهيني فرموه فقال ولا تسأل الناس شيئا يتر دوائي وي اوان كبا دنجش برسمه او زتنجي نزم كردو فرموي ولا تسأل الناس شيئا بيعتم بدنيك وبرسيار لخلشي مكان سؤال لخلشي مكان أو زاد فرمي فلقد رأيت بعض أولئك النفر يسقط صوت أحدهم فما يسأل أحدا يناوله إياه سبحان الله طلع يتر بيان صلى الله عليه وسلم أوها پروردگاري كربو كوا دعوا لخلشي مكان طلع وانج أوها أويان ورقت بو أو نصحتي بيان صلى الله عليه وسلم أو بيعتي بيان صلى الله عليه وسلم يواهبوا أو قامتي كردستي ولا سر بشتي حشتركي على سر بشتي ولاخكي كردستي برباوا طبعا زحمة دبي خوالي أو زهلي بقري وأجر كسر جلنزبي أسانتر بلاي بيم بدا أوان كاتك أو قامتي كردستيان بردبوا بكسيان ندقوا بينا بدا دسمان بخوي ده تخواريو بخوي هالي دقرتو كواتا بيان صلى الله عليه وسلم بو شوي أصحابي پرورده كردبو خوان لراضي بي بوي كوا لا تسألوا الناس شيئا براستي مسلمان دبي بعزت بي وكو خواده سبحانه وتعالى وكو پیغمبركي صلى الله عليه وسلم بو شوي پرورده كردينا داوا لخلشي مكان هر تشتيكد هبو وإذا سألت فاسأل الله أصل لخوا أوي سبحانه وتعالى كوا بي خوش لي داوا بكي وكل حديث صحيح دهته وأصل لبندش أو بينا خوش لي داوا بكي دي برو لدرجاء أو كسب بدا لدرجاء أو ذات بدا كبي خوشة لي بباريوا خزائني برا لدرجاء كسيق مدى كوا عبديك بيشنا خوش إلحاح لي بكي لخوا بباريوا والله خواي قول له الترتيب دكا سبحانه وتعالى لكوتا آيات كوا درباري نفقه وصدقه هاتيه خوي يقول فرمي الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون دفرمي أوانك مالكان عند بخشن بشو بروش بنهيني وبآشكرا فلهم أجرهم عند ربهم وأنا أزريان هي لا پروردگاريان أزركا قوريكي لو إذا لا پروردگاريان ولا خوف عليهم لا هاتوي ژیانیشیان لە دوای ئەو بەخشنە هیچ خەوفیان لەسەر قەت لەوەی مەترسێن کە فەقیر مادام ئەوها دەبەخشی لە قیامەتیشت مەترسێ ولا هم يحزنون وهروەها حزن و ئەسەف و خەمیان نابی لەوەی کەوا بەخشیتیان لەبەرەوەی لێی پەشیمان نابنەوە لە داهاتوو لەبەرەوەی بەروبوومەکەی دەخۆن لە دنیا و لە قیامەت ئیتر وەکو لە تەفسیرەکان دەفەرمون کەسێک وەکو ئیمامی عەلی خوای لە ڕازی بی دەیفەرمو ئەم دەچم ئەو ئاەتە بە فعلی تەطبیق دەکەم هەندێک لە بەخشین بە شەو دەبەخشم هەندێکی بە ڕۆژ دەبەخشم هەندێکی بە نهێنی دەبەخشم هەندێکی بە ئاشکرا دەبەخشم ئیتر ئەو خوای لە ڕازی و غەیری ئەویش خوای گەورە باس دەکا بەگشتی ئەسڵ وایە مسلمانێکەوە خوا پەیدایە بە هەموو شێوازەکانی کوی وا پێویست بکە ئەوها ببەخشی پێویست بکە شەوان ببەخشی با بە شەو ببەخشی پێویست بکە بە ڕۆژ ببەخشی با بە ڕۆژ ببەخشی پێویست بکە بە نهێنی ببەخشی با بە نهێنی ببەخشی پێویست بکە بە ئاشکرا ببەخشی با بە ئاشکرا ببەخشی واتە بە هەموو شێوازەکان لە هەموو کاتێکدا ئیستعدادی بەخشینی هەبی لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا
فلهم أجرهم عند ربي. أنا أزريان هي لاي پروردگار أزرك گوري أزرك لوي دايك لاي پروردگاريان ولدا هاتو جيانيان هيز ترسيان لسردانية وهيز خفتج ناخون أو زوك زاران دفرمون كسك وخوف نبي حزن أو بري مطمئنة أو بري أمن وأماني بي بخشرايا إتر يقلب ربوم هر گوركاني بخشين لدنيا بيش قيامت أو أمن وأمان وإطمئنان نفسية كوا خواي گەورە بە کەسانێک دەی بەخشی. ئیتر لە کۆتایی ئەو ئاتانەدا لە خی گەورە پاڕینەوە خی گەورە ئەوەندە ماڵەمان پێ بەخشی کەوا محتاجی دەستی بەشەر نەبین و ئەوەندەمان پێ بەخشی کە بتوانین ببەخشینەوە لە پێناوی خی گەورە موفقمان بکە بە ئیخلاص و بە سەواب و ببەخشین و هەروها لێمانی قبول بکە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون